سایلۆی هەولێرە دەست بە وەرگرتنی گەرمی جوتیاران کرا، بەڵام جوتیاران نیگەران و دەڵێن حکوومەتی عێراق مامەڵەی پلە دوومان لەگەڵ دەکات و ڕێژەی وەرگرتنی گەنم بەدڵی ئێمە نییە. خۆی ئەو سارەکە 400,000 تەنمان لێوەردەگیرێ نیو هەندی پار و هیچ سارەکی لە ئاستی خواستی جوتیارانی کوردستان نەبووە و ئەو سارەکە قەرارەکی دەرچوو لەو ڕۆژانە کە گەرمی هەموو عێراق وەردەگیرێ بەبێ خوتا هەموو عێراق بەس ئێمە تا ئێستا خەبەرمان نییە کە ئێمە لەگەردایان لەگەدانە. داواکاری ئێمە ئەوەیە کە ئەو فەرقە نەمینێ لە مابینی مابینی حکوومەت عێراقی، یعنی فەلاحەکانی وان کو معاملە دەکرد ئەوەش معاملە لەگەر ئێمە بکرێت. ئەمساڵ 18,144 جوتیار ناوی خۆیان بۆ وەرگرتنی گەنمەکانیان لە سنووری پارێزگای هەولێر تۆمار کردووە. 45 ڕۆژیش وادەی وەرگرتنی گەنمی جوتیارانە. پێ ئەو زانیاریانی هەمان ئێمە تەنها بە پلانی کوشت و کاڵی وەری دەگرین کە بێدرێن داخل الخوتە، ئەوەی کە لە زراعەکان بۆیان ئامادە دەکەن هەر دەردۆنەمی چەند تانی بۆ دەردەچێ و دەنێردێ بۆ بەغا بەسیدی بۆمان دێتەوە. ئێمە بەس پابەندی ئەو دەبین، بەڵام پێ ئەو زانیاریانی کە هەمانە لە بەغا لە جنوب با بڵین بە خارجی پلانی شوەردەژێت خارجی خوتە. وەرگرتنی گەنمی جوتیاران لە سایلۆی هەولێر بە پێی قەزا و ناحیەکان دیاری کراوە و بۆ هەر تەنێکیش بڕی 800 تاوەکو 850,000 دینار دیاری کراوە. هەموو جوتیارێک کە بەرهەمی هەبێ ئێمە بەرهەمەکەی لێ وەردەگرین بەپێی دەرچوونی لە تاقیگای ئێمە، بەڵام لە نرخەکە جیاوازە، لە نرخ جیاوازە ئەوەی کە بەراوە و بە مەڕەشە ئاوی دراوە کە گەنمەکەی بۆ نمونە نەوعیەتێکی باش بێتن، هیچ لێکوشتنێکی نەبێ، خەسبی نەبێ، بە 850,000 دینارە لێ وەردەگیرێت. بەڵام ئەگەر کەم و کوڕی هەبێتن لە گەنمەکە ئەوە ڕەنگە کەمێک پارەکەی کەمتر بێتن. بە هەمان شێوە ئەوەی کە بەدێمی ویان بە ئاوی باران ئەحتیمادی لەسەر کردووە و گەشەی کردووە ئەوە بە 800,000 دینار لیانەوە. سەرەڕای ئەوەی ئەمساڵ بەهۆی کەم بارانیەوە بەرهەمی داناوێڵە زۆر کەمی کردووە، بەڵام ئەو گەنمەی حکوومەت وەری ناگرێت جوتیاران ناچارن لە بازار بە نرخێکی کەمتر بیفرۆشنەوە. ساڵی ڕابردوو سایلۆی هەولێر 222,000 تەن گەنمی وەرگرت، بۆ ئەمساڵیش 122,600 تەن دیاری کراوە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.